دڵنیام ئەوەی ئەمڕۆ چوو بێتە بازار گوێبیستیەوە بووە کە بەهای دینار بەرامبەر دۆلار چی بەسەر هاتووە و ئەو داوازینی ئەمڕۆ بەخۆی بینی ئەمە لە ڕۆژانی ڕابردووش باسمان کرد کە ئەگەر بێت و بانکی ناوەندی بەم شێوازە بەردەوام بێ بڕی خستنە ڕووی دۆلار بەم شێوازی ئێستا بێ ئەوە بە ئاسانیەگاتە 155,000 دینار بۆ پێی کە نەگا بۆ پێی کاریگەری هەیە لەسەر گیرفانی هاوڵاتیان لەسەر قوتی هاوڵاتیانیش ئەمڕۆ لە کاتیکردنەوەی بازار واتە سەر لە بەیانی ئەمڕۆ 100 دلار بە 150,400 دینار مامەڵی پێوەکرا بەڵام لە کاتی داخستنی بازار بەهای دینار زیاتر دابەزی 100 دلار گەیشتە سەر و 151,000 دینار. بانکی ناوەندی عێراق بۆ ئەمڕۆ سێشەممە تەنها 133 میلیۆن دلاری خستە بۆ ڕوو کە 5 میلیۆنی بە حواڵە بوو 47 میلیۆنیشی بە شێوازی کار بڕیارە بۆ ڕۆژی چوارشەممە کە ئەمڕۆ 133 میلیۆن بوو بیکا بە 138 میلیۆن دلار کە 75 میلیۆنی بە حواڵەیە 62 میلیۆنی بە شێوازی کار. لای خۆیەوە ئیحسان ئەلیاسری ڕاوێژکاری بانکی ناوەندی عێراق ڕایگەیاندووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئاڵوگۆڕی دراوی عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی پارێکی زۆر لە عێراقدا هەیە ڕێکارەکانی بانکی ناوەندی لەو بارەوە بە گونجاو وەسف کرد بەڵام ئەوەی کە لە بازار جوابی هەوڵەکانی ئەوانەیەتەوە بۆ شێوازە نییە کە بانکی ناوەندی باسیەکە. لە ڤیدۆڵێکدا سەرتان ڕاکێشم بۆ بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی لە بازار و بۆرسەکانی عێراق لە باشوورەوە تاکو و باکووری عێراق تا کۆرەوی کوردستان زانین چ کاریگەرێکەوە بێگومان ئەم CBI بانکی ناوەندی عێراق زۆر کاریگەری لەسەر بەهای دینار سەرتان بۆ بەهای دینار و دۆلار ڕاکێشم و بۆ ئەوەی باشتر بینی ئەگەر بتوانین لە شاشەکە بە تەواوەتی بخرێتە سەر شاشە فول بکرێت بۆی سەرنجی بینەرانی بۆ ڕابکێشین باشتر بەهای دینار بەرامبەر دۆلار 100 دلار لە مووسڵ 151,300 دینار بوو لە هەولێر هەر 100 دلارێک 151,300 دینار لە دوهۆک بە هەمان شێوە 151,300 دینار و هەروەها لە سلێمانی ئەمڕۆ بەرزونزمی زۆری بەخۆی بینی ئەوش بە هەمان شێوە 100 دلار لە سلێمانی 151,100 دینار لە بەسرە 151,100 دینار لە بەغداد 151,250 ئەوەی جێی سەرنجە بۆ ئەوەی کە بەهاکان واقعیتر بن ئەوەی کە هاوڵاتی ئەمڕۆ بینێتی تاکو 152,000 دیناریش دۆلار بەرز بۆ دینار دابەزی بە جیازی کڕین و فرۆشتن 152,250 بەخۆی بینی بە جیازی فرۆشتنیش ئەوەی کە هاوڵاتی ئەچێ دوکاندارەکە لی ئەکڕێ بە 150,500 دیناریشی بەخۆیەوە بینی بەڵام بدویستایە دۆلار بکڕی ئەبوا 152,250 باە 100 دلار وەرگرتە سێشەممە ئەمڕۆ بانکی ناوەندی 135 میلیۆن دلاری خست بۆ ڕوو بۆ ڕۆژی چوارشەممە چواردەی کانونی یەکەم واتە بۆ سبەینێ 138 میلیۆن دلار خرێتە ڕوو کە 62 میلیۆنی بە شێوازی کاشە واتە بۆ بازارە 76 میلیۆنیشی بە شێوازی حواڵەیە بڕی کاش زیاد کراوە بەڵام جایەکی ژێڵێمەوە هەر کات ئێمە لەواڵەکان وتمان بانکی ناوەندی زیاتر لە 200 میلیۆن دلاری خستۆتە ڕوو ئیتر حواڵە بێ یا کاش ئەوە چاوەڕێکن بەهای دینار بەرز بێتەوە دۆلار دابەزێ بێتەوە 149 148 بەڵام هەتا 135 تا 150 تا 160 میلیۆنیش بخاتە ڕوو لە ڕۆژێکاو نەبخاتە ڕوو ئەگە هەر 160 کەشی کاش بێ قورسە جارێکی تر بەهای 100 دلار بگەڕێتەوە بۆ خوار 150,000 دینار بۆیە چاوەڕێەوە ببن وەگەریە تا سەری ساڵیش ئەگەر بەم شێوازە بەردەما بێ 155,000 دینار بەخۆ ببینێت چکە کۆتایی ساڵە کۆمپانیەکە حسابی خیتامیان هەیە وها پێویستیان بە دۆلاری زیاتر حواڵەی بکەن ڕاستە کاشی زیاتر کرۆ بەڵامان لە بازار دۆلاری بازارەکەش کۆکەنەوە جایکتە حواڵەیەکەنەوە بۆ دەرەوە بۆیە قورسە ئەوە ڕووبە ئەم بابەتەش ئەمریکەکانی لە پشتە لە کاتێک ترا باسەکەین کەمکردنەوەی خستنە ڕووی دۆلار لە عێراق بەهای لیرەی سووری دابەزی بەهای تومەنی ئێرانی دابەزی ئەم بابەتە لە خۆ نییە